کاکامیل بڕیاری سیاسی لە لای پەرلەمان نییە لە لای سەرکردە سیاسەکانی دەرەوەی پەرلەمانە ئێوەش هاوڕان لەسەرەوە بۆیە ئێوە بەشداریتان نەکرد لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان بەتەکید یعنی ئەوەی کاک سەردار ئەڵێ فعلەن واقعەکە وایە یعنی ئەوانەی کەەوە ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی حیزبە سیاسیەکانەکەن فراکسیۆنی فلان حیزب فراکسیۆنی فیسار حیزب بۆ ئەم ڕۆژ حیزبەکان ئەو پێنج حیزبەکە ئەم شەو دانیشتووە سازانیان لەسەرەوە کردووە کە کۆبوونەوەکانی پەرلەمان دابخرێت پەرلەمانیش ئەجندای ئەوە بوو دوێنێ ئەم ڕۆکەوە کۆبوونەوەکەیان بۆ ئەوە بێ پرۆژەکەی خوێندنەوە بۆ پرۆژەکەیان بکەن بەڵام ئەجنداکەیان گۆڕی بۆ ئەوەی کەوا سازشی پێنج حیزبەکە ئەو حیزبە سیاسیانەی ئەم شەو بەڕسمی بکەن و ئیعلانی بکەن کە کۆبوونەوەکە دوا بکرێ بۆ ڕۆژی یەکشەممە کەواتە هەر کارەکەی خۆیان بەڵگەیە لەسەرەوەی ئەوان ڕاپەڕێنەری ئەجندای حیزبەکانن ئیتر ینی ئەمە ئیدعایە بەڕاستی و خەڵکی کوردستانیش هۆشیارە ئەو شتانە تێئگا پێویستە ئێمە واقعبیێنانن مامەڵە لەگەڵ خەڵکی خۆمان بکەین و ئەم گەمە سیاسی کە ئێمە دەستمان ناوەتێ و ئەم ململانە سیاسیە من پێ لە واقعەکە واقعێکی تەندروستە لە واقعەکە کە ئێمە خاوەنی قوارەی خۆمان بین خاوەنی وڵاتی خۆمان بین ئایندەمان ڕۆشن بێ بەڕاستی ئەمە چێژ وەرەگرین باشە بڕوا بکەت زۆر قسەکەی نەک تۆزیە بەڵام ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئەو پرسیارایە لە دوای ڕاپەڕینەوە دەڵێن واقعەکە سادەیە و واقعەکە ناسکە و واقعەکە دنیایە جوملە ئەتوانی بێت یعنی ئێستا پرسیارەکەم تەواوکەم ئەمە وەیە وەکوەوەیە ئەڵێ نزیک نوێژ مەبنەوە کە ئێوە پرسیارەکە تەواوکەم پرسیارەکەی منەوەیە بۆچی پەرلەمان ناتوانێت بڕیاری سیاسی بدە لای ئێوە پەرلەمان ناتوانێت بڕیاری سیاسی بدا لەبەر ئەوەی کەوا ئەدای کاری سیاست ئەدای کاری حیزبایەتی لە وڵاتەیان ناتەندروستە سەرکردەکان وەکو کاک سەردار وتی نایەنە ناو هۆڵی پەرلەمان خۆیان لەوە بە گەورەتر زانن کە پەرلەمانتار بن نەک هەر ئەوە من ئیزافە بە قسەکەی کاک سەرداریش تەنانەت سیاسیەکان سەرکردەکان نایەنە سەر خەت لە ناو کێشەکانە چەند لێدوانی کاک نەوشیروان و کاک مامۆستا عەلی باپیر و کاک محەممەد فەرەج و کاک مەسعود و ئەمانەمان یعنی هەر حیزبێت دەیان وتەبێژەکانیان فەیسبووکە کاکە دەیان وتەبێژیان هەیە وڵاتانی دەوروبەرمان سیرکە ئێستا قەیران هەیە لە تورکیا قەیرانی پێگەنانی حکوومەت هەیە قەیرانی ئەمنی هەیە ئەبینین سەرانی حیزبی عەدالە و سەرانی هەدەپە و جەهاپە و ئەمانە لەسەر خەتن مستەمر تەسریحان قسە ئەکەن بەڵام ئەمانەی ئێمە ینی خۆیان پیشانی میدیاژ نان تەنانەت نایەنە ناو کۆبوونەوەکانیش نایەنە ناو دانوستانەکانیش هەریەکەیان ینی چەندین خەڵکیانێ قسەکە و دا شت ئەڵێ شتیت متەناقیزات ئەڵێ نمایشی کۆمەڵێ شتەکە کە هیچی علاقەی نمایشێکی سیاسی وەکو لە قسەکانی پێشووتریشتا دەکەم زۆر باشە ئەم جۆرە سیاسەتە بەڕاستیە زانی چی ئێمە مێژوشمانی ناشرین کردووە کاکە ئێمە لە ئێستا مێژووی کاک محەممەدیەک ئەم نقطەیەم لێ وەربگرن ئێستا ئەگەر ئێمە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بنووسینەوە کاکە یاسر عەرەفاتمان نەماوەتیە عەبدولکەریم خەتابیمان نەماوە عەبدولکەی جەزایریمان نەماوە هەموو ڕەمزەکانمان کە لە حرەکەی تەحەروری کوردیە لە ماوەی ئەم دەیان ساڵە ئیشیان کردووە ناشرین کراون یعنی لە کاتێکە ئەمە هێشتا هەر لە قۆناغی حرەکەی تەحەروری قەومیە ڕاستە ڕەمزەکانی خەتاکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوان زۆر باشە ئەدای سیاست لە وڵاتەی ئێمە هەموو شتێکمانی ناشرین کردووە باشە کاک بەمانیەمە لای تۆ بەڵام پاش وچانێکی کورت و دێین وڵاتە